ئایزان خۆشەویستانم ڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەما عەلی و جارشتر لە ڕێگەی کەناڵی هیواوە لە خزمەتەوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت. ئەم بەرنامەیە سەبارەت بە ڕووداوی 7 ئۆکتۆبەر و کێشەی فەڵەستین و ئایندەی خۆرهەڵاتی ناوەڕاستە. لە گۆشەنیگای خۆمەوە سەبارەت بەم بابەتە ڕای خۆم بۆ چوونی خۆم دەرەبڕم کە دیارە ئومێدەوارم کە هاوڕێیانێک کە لەگەڵ ئێمە لەسەر خەت نەگەر بتوانن بەشدار بن جێگای خۆشحاڵیمە بێ. بەرحاڵ ئەم بەرنمەیە تەنها لە ڕێگای یوتیوبەوە بڵاو بێتەوە، بەڵام لینکەکەی لە فەیسبوک دانێم و خوازیاریشم هەر ئازیزێک ئەتوانێت لەلای خۆیەوە کۆمەکم کە بۆی کە لینکی ئەم بەرنمەیە لە زۆرترین جێگە بڵاو ببێتەوە و بینەرانیشی زۆرترمان لەگەڵا بن. بەرحاڵ ئەمە وەک باسم کرد بەرنمەیەکی تایبەتە، مەرخۆم ئەم بەرنمەیە پێشکەشەکەم، بەڵام ئەگەر ئازیزانێک بیانوێ بەشدار بن چ بە کۆمنت چ بە ڤیدیۆ لە خزمەتیانە بەتوانم لینکەکەیان لە ڕێگەی ماسنجەرەوە بۆ بنێرم، ئاگادارم کەنەوە حتمما خۆشحاڵە بم بە بەشداریان. کەمێک لینکەکە بڵاو بکەینەوە تاکو بینەرانیشی زۆرتر ئاگادار بن لەبەرەوەی بەرنمەکە تەنها گوتم لە ڕێگەی یوتیوبەوە بڵاو بێتەوە، بەڵام لە ڕێگەی سۆشیال میدیاوە پەخشەکەم تاکو هاوڕانێکی زۆرتر بینەر بن. بەرحاڵ ئەگەر تا ئێستش کەناڵی هیواتان لەسەر یوتیوب سەبسکرایب نەکردووە و کارە بکەن، هیچی تێناچێ و کۆمەشیشی باشە بۆم کەناڵی ئێمە کە ئەوێت پلاتفۆرمێک بێت یاخود پێگەیەک بێت ڕوبەرێک بێ بۆ هەموو ئەوانەی کە بیر و بۆچوونی ئازادی خوازانە یاخود چەپیان هەیە، جێگایەکە بۆ هەمووان. بەرحاڵ باسی ئەمڕۆمان سەبارەت بە فەڵەستینە وەک لە ڕاگەیاندنەکە ئیشارەتم پێدا بە تایبەتی ڕووداوی 7 ئۆکتۆبەر. لە 7 ئۆکتۆبەر چی ڕوویدا؟ سەر لە بەیانی 7 ئۆکتۆبەر 2 ساڵ لەمەوبەر، 2 ساڵ و ڕۆژێک لەمەوبەر سەر لە بەیانی 7 ئۆکتۆبەر چەکدارەکانی حەماس لە غەزەوە دیوار یاخود ئەو سیاجیان شکان کرد لە نێوان غەزە و ئیسرائیلا بوو. پەلاماری هەندێک ناوچەی ئیسرائیلیاندا یا هەندێک ناوچەی بندەستی ئیسرائیلیاندا لە ناو ئەو بڵین شارۆکانەیە کە دروست کراون لە نزیکی غەزە و لە ئەو سەربازگانی کە لەو ناوەیە بوو کوشتارێکی زۆریان خستەوە. بە پێی ئامارەکان دوایین ئامارەڵی 1995 کەس کوژراون کە زیاتر لە 766یان دیارە خەڵکی سیڤیل بوون، باقیەکەیان خەڵکی سەرباز یاخود ئەندامی دەستگا ئەمنیەکانی ئیسرائیل بوون. دیارە ئەم پەلامارە بەدوای خۆشیە بڵین فڕاندن یاخود بە بارمتەگرتنی کۆمەڵێک خەڵک کەسی لە ئیسرائیل لێکەوتەوە کە بەشیشان سەربازن و بەشێکی زۆریان زۆریان پێما بێ مەدەنین. ئەمانە نزیکی 250 کەسن ئەوەی تا ئێستا ماوەتەوە لە بندەسی حەماسا. بە 8 کەسن، هەندێکڵێن 58، هەندێکڵێن نزیکی 50، بەڵام دیارە وەک باسەکرێت تەنها 21یان بە زیندوتی ماونەتەوانی تریان کوژراون. لە دوای 7 ئۆکتۆبەرەوە ئێمە بینیمان کە مەرگەساتێکی گەورە لە غەزە کەوتەوە و تراجیدیایەک ڕوویدا کە من دواتر بە تەفسیل باسیەکەم و لەگەڵ خۆی ئاڵوگۆڕی گەورەی چ لە جیهان و چ لە ناوچەکەشا هێنا. دووبارە خوازیارم لەو ئازیزانی کە بەرنمەکە بینن لە ڕێگەی سۆشیال میدیای خۆیانەوە ئەم بەرنمەیە پەخش بکەنە، بەرنامە تەنها لە ڕێگەی یوتیوبەوە بڵاو بێتەوە. جێگای سوپاسە بێ گەرە و کارە بکەن بۆی بینەرانێکی زۆرترمان لەگەڵا بن. جارێکی کەش ئێڵێمەوە هاوڕیانێک کە بینەرن ئەتوانن چ بە کۆمنت یاخود بە
ڕاستەوخۆ بە ڤیدۆش بەشدار بن ئەگەر ئەو ویستیان هەبوو ئاگادارم کەنەوە لە ڕێگەی کۆمنتەوە من لە ڕێگەی ماسنجەری فەیسبوکەوە لینکەکەیان بۆ ئەنێرم. بەرحاڵ ئەم ڕووداوە لە چ پاشخانێکەوە هاتووە ئەوە گرنگترین شتەکە باسی بکەین. سەرتاوە بڵێم کوشتاری خەڵکی مەدەنی لە هەر جێگایەک بێت تاوانێکی جەنگیە، نە کەسێک بیکە جێگەی پشتیوانی نییە، نەک هەر ئەوە بەڵکو جێگەی بەتوندی ئیدانەکردنە و لە دژوەستانە. ئەمە چ حەماس بیکە چ دوای ئەوە کە ئیسرائیل بە دڕندەی لە ماوەی 2 ساڵە چەندە بەرابەری ئەوە چەند سەد بەرابەری ئەوەشی لە غەزەیە ئەنجام داوە کە دیارە جێگەی مەحکومکردن و جێگەی تاوانبارکردنە، هیچ پشتیوانێکی لێ ناکرێت. بەڵام دیارە پێویست بەواکە کە پاشخانەکانی بزانرێ، ینی ئەم بەڵامی کە ئەڵێم باسەکە لەسەرەوە نییە کە کەمکردنەوە بێت لە ئیدانەکردن و تاوانبارکردنی ئەو پەلامارەی کە حەماس بۆ سەر خەڵکی سڤیل ئەنجامیدا. ئەم بەڵامی کە ئەڵێم مەسەلەکە ئەوەیە کە دیوێکی تری ئەم ڕووداوانە هەیە بێ بخوێنرێتەوە وە زۆرتر ڕووداوی 7 ئۆکتۆبەر لە بریەوەی کە بەتەنها بە ئیدانێک ئیکتیفا بکەین یاخود بە محکومکردنی ئیسلامی سیاسی و حەماس و ئەو ئایدۆلۆژیایی کە لە پشتی حەماسە بە حەماس بەکاری دێنێ یاخود حەماس سەر بەو ئایدۆلۆژیای لە بری محکومکردنی ئەوە پێویست بەواکە زەمینە مادیەکانی سەرهەڵدانی تاوانێکی لەم بابەتەوە کردەوەی تیرۆریستانەوە کردەوەی نائینسانیانی لەو بابەتانی کە حەماس ئەنجامیدا تێبکەین. ئەمەی کە ڕوویدا دیارە بەر لە هەشتێک سەر بەرەنجامی ئەو مەسات و بڵین مەرگە ساتە گەورەیە کە خەڵکی فەڵەستین تیاژی. خەڵکی فەڵەستین لە ماوەی لە ساڵی 1948 بە دواوە کەوا نزیکە بینەوە لە 80 ساڵ لە دۆخێکی زۆر نائینسانیە ڕاگیراوە. لە یەکەمین ڕۆژەکانی دروستبوونی دەوڵەتی ئیسرائیلەوە پەلامار بۆ سەر فەڵەستینیەکان دەستی پێکردووەوە ئەم دەوڵەتە لەسەر ئێسک و پرووسچی کۆمەڵگای فەڵەستینی دروست کراوە لەگەڵ دروستبوونیە شەپۆلێکی گەورە لە ئاوارەکردن و دەربەدەرکردن و کۆمەڵکردن لە هەندێک لە ئۆردوگاکانی پەنابەریاک یاخود ئۆردوگاکانی کۆچکردوانە کە هیچیان لە کەرتی غەزە بووە ئەنجام دراوانی دەوڵەتی ئیسرائیل ئەساسەن ناوچی بە تاوانکاری لە دژی خەڵکی فەڵەستین بڕاوە کە دیارە ئەمە بۆ خۆی بەرەنجامی سیاسەتێکی دیاریکراوی کۆمەڵە گروپی تۆریزم نیە بەتەنها بەرەنجامی سیاسەتێکی ئیمپریالیستیانەی کۆڵۆنیالیستانەیە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە کە دنیای سەرمایەداری دەوڵەتە ئیمپریالیستەکانی دنیا بۆ لایەک بۆ ڕزگاربوون لەو شتێک کە خۆیان نایەن نابوو کێشەی جووەکانی ئەوروپا وە لە لایەکی تر بۆ دروستکردنی مۆڵگەیەک لە خۆرهەڵاتی ناوەڕاستە بۆ کۆنتڕۆڵکردنی زیاتری ئەم ناوچەیەوە ئەوەی کە ئیرادە و ئایندەی خەڵکی ئەم ناوچەیە بخەنە ژێر کۆنتڕۆلی خۆیانەوە ئەم پرۆژەیان ئەنجامداوە. ینی تەنها باسەکە لەسەر ئەوە نییە کە ئەمە بە کردەیەکی زایۆنیستی یاخود جوڵانەوەی زایۆنیستی ببینرێوەکو باسەکرێەوە ئەمانە بگرامە پرۆژەکە لەوە گەورەترەوە تاوانێکە کە سەرجەم سەرمایەداری دنیا لێی بەرپرسیارە. لێرەداوام لە بیر نەچێ بڵێم کە مناڵێم سەرمایەداری دنیا من یەکێتی سۆڤێتی سەردەمی جەنگی جیهانی دووەمی شەر بە بەشێک لە سەرمایەداری دنیا زانم. گەر کەسێک نازانێەوە بزانێت کە ستالین و یەکێتی سۆڤێتی ژێردەسەڵاتی ستالین لە ساڵی 1948 تا وەختێک دەوڵەتی یاخۆ 1947 تا وەختێک بڕیاری دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل درا بەر لە ئەمریکا ئاعترافی بە ئیسرائیل کرد. ینی باسەکە بەگشتی هەموو سەرمایەداری مەبەستە نەک تەنها غەرب بەڵام دیارە دواتر غەرب لەو چێبەرچیا کە لەگەڵ ئیتیحادی سۆڤێتی لەگەڵ یەکێتی سۆڤێت هابووی و بۆ کۆنتڕۆڵکردنی زیاتری ناوچەکە بەتایبەت لە دوای شەستەکانەوە ئەمریکا بەتایبەتی بەکارهێنانێکی زۆر ئاشکرا ئیسرائیلی بۆ مەرامەکانی خۆی بەکارهێناوە بۆ کۆنتڕۆڵکردنی ئەم ناوچەیە و دەستەمۆکردنی خەڵکەکەی و بەتاڵان بردننی
سەروەت و سامانی ئەم ناوچەیە و ڕاگرتنی ئەم کۆمەڵگانە لە هەژاریە و ڕاگرتنی تەواوی وڵاتانی خۆر هەڵاتی ناوەڕاست و تەنانەت باکووری ئەفریقی لە هەژاری و بۆ ئەوەی کە پێزی کاری هەرزان بنەمایەک بێ و کۆکردنەوەی قازانجیان. ئەمە ئەو حەقیقەتەیە کە ئیسرائیل هەیەی و ئیسرائیل بە جۆرە لە جۆرەکان هەم پرۆژەیەکی کۆلۆنیالیستی ڕەگەز پەرستانەیە لە بیناغەوە و پرۆژەیەکی کۆلۆنیالیستی و جیاکارانە و پاکتاوکەرانەشە. ینی باسەکە لەسەرەوەیە لە بیدایەتی دروستبوونی ئیسرائیلەوە تیورە کە هەبووەوەیە کە زانستەکانیان و دێمە میلەتێکمان هەیە بێ زەوی و زەویەکە لە فەڵەستین بێ میلە دێماشینەوە زەویە گرین و معادلەکە ئاوا حەلەبەیانی لە ڕاستیە دروستبوونی ئیسرائیل لە ڕۆژەکانی یەکەمەوە لەسەر بنەمای پاکتاوکردنی خەڵکی فەڵەستین براوەتە پێشەوە. ئەما و زەمینەی دروست کردووە کە تووڕێی و بێزاریەکی زۆر لە دڵی خەڵکا پەند بخواتەوە سەرڕای ئەوەی کە کەرتی غەزە لە ماوەی 20 ساڵی ڕابردووە لە دۆخێکی زۆر نالەبارە ڕاگیراوە، داگیر کراوە، بە هەموو معنایە کۆنتڕۆڵ کراوە، ئابوووریەکەی سەفەر و هاتوچۆی خەڵک تەنانەت ئاوی، خواردنەوەی، کارەبای، توانای ئابووری یاخود بەرهەمهێنان هەموو ئەمان لەژێر کۆنتڕۆڵی دەوڵەتی ئیسرائیلا بووەوە بە جۆرێک وەکو زۆرێک لە چاودێران وەسفیانە کرد غەزە گەورەترین زیندانی ئاوەڵای سەر ئاوەڵای دنیا بووە. لە کەرتێکی پشکۆلێ زەویەکی زۆر بەرتەسکە نزیکەی 2 ملیۆن خەڵک لێوە کۆکراونەتەوە لە هەژاری لە بێ ئایندەیەوە وەکو سەرچاوەیەک بۆ کاری هەرزان و بۆ ڕێگە پێدان بۆی کە ئەگەر فەڵەستینەکان شانسیان هەبێ بچن بۆ ئیسرائیل کار بکەن بە هەر قیمەتێک بێ لێوێ کار بکەن و ئەمانە لێرە فەڵەستینەکان تەنها بۆ ئەمە بەکارهاتوون و سوودیان لێوەرگیراوە و هەموو مافەکانی ئەوەی کە پێوتێ مافەکانی مرۆڤ و مافە سەرەتایەکانی ئینسانیان لێزەوت کراوە. ئەم ڕووداوەوە سەرباری ئەوەی کە ناڕەزاییەکانی خەڵکی غەزە لەو ماوانەی ڕابردووە و هەمیشە و دائیم بە تۆڵەکردنەوەی زۆر وەحشیانە وەڵام دراوەتەوە خۆ پیشاندانەکانی کە ئەکرا بۆ ئەو سیاجانی کە غەزە و سیاجی کە غەزەی لە ئیسرائیل جیا کردەوە وەکو سزنشی لێ کرده بوو خۆپیشاندانی بێچەک خۆپیشاندانی خەڵکی ئاسایی خەڵکی مەدەنی هەمیشە و دایم بە کوشتار وەڵام درابوو و ئەمانە هەموو زەمینەیان دروست کرد کە لە 7 ئۆکتۆبەرە ئەو تاوانە بقەومێ و بە جۆرێک 7 ئۆکتۆبەر بەرەنجامی تراجیدیایەک بوو کە لە پێشەوە بوو بە تەنها تراجیدیایەک نەبوو کە لە ڕۆژەیە ڕوویدا بێ. شتێکی تریش لەو فاکتەرانی کە ئەم تراجیدیایی کرد بە واقع ئەو ئایدۆلۆژیا فاشیستی و کۆنەپەرستانەی حەماسە کە هیچ جیاوازێک لە بینی مناڵ و پیر گەورە و کچوو گژن یا پیا و یەچەک یا چەکداری ئیسرائیلی ناکاوە تەنانەت لەفزی ئیسرائیلیش بەکار نایەنێ پیانەڵی یەهود پیانەڵێ خەڵکی جوو بە جۆرێک ئایدۆلۆژیایەکی ڕەگەز پەرستانە و کۆنەپەرستانەیە بەڵام ئەبێ پرسیارەوە بێکەم ئایدۆلۆژیا چی وای لێ کرد لە غەزەیە ئاوا دەسەڵات پیا بکات و باڵا دەست بێت چی وای کرد ئەم ئایدۆلۆژیا و زەمینەی بۆ دروست بێکە کۆنتڕۆلی غەزە بکە. لێرەشە دووبارە بێ بگەڕێنەوە بۆ تەواوی ئەو دۆخی کە ئەم ناوچەی تیا بووە لە ڕابردووە تاکو ساڵەکانی 1960ەکانت بەتایبەتی شتا 67 غەزە بەشێک بوو لە میسر و لە سای دەوڵەتی عەبدولناسرە ئیخوانەکان لە غەزە و ئیخوانەکانی تری میسر هەمیشە و دایم لەژێر چاودێریا بوون و ڕاوەدوو ئەنران و بڕواری ئەویان پێ نادرا خۆیان دەربخەن و خۆیان ئاشکرا بنوێنن یاخود فعالیەتێک و یاخود تەنانەت جوم و جۆڵی کۆمەڵایەتی و ناومزگەوتەکانیشیان لێ زەوت کرابوو. لە دوای گرتنی غەزەوە لە ساڵی 1967 کە ئیسرائیل پەلاماری دا غەزە و بڵین
کەرتی غەزە و کەناری خۆرئاوا یاخود سەفەی غەربی داژی کرد لەگەڵ جۆلانە و لەگەڵ سینایە لەو کاتەوە ئیتر بواری بە ئەم ئیسلامیانەوە بتایبەتی ئیخوانەکاندا کە جوموجۆ بکەن و تەواوی کۆنتترۆلی تەواوی مزگەوتەکان کەوتە دەستی ئیخوانەکانەوە. بۆچی جوابوو لەبەرەوەی زۆر بڵێن پراگماتیستانە یاخود زۆر تاکتیکێکی بڵێن زیرەکانە کە ئیسلامەکان بەکارێنە لەو کاتەیە ئەو بوو کە ئەیانوت سەرکەوتنی ئیسرائیل بەسەر موسڵمانانە بەسەر عەرەبە نەتیجەی قووەت و هێزی ئیسرائیل نییە لەبەرەوە نیە کە ئەمریکا پشتیوانی لێکا لەبەرەوە ئێمە خۆمان لە ئیسلام دوورکەوتوینە تۆ لەبەرەوە ئێمە لەبری ئەوەی شەڕ لەگەڵ ئیسرائیلا بکەین و ئیسرائیل بەچەک دەربکەین لە وڵاتی خۆمان یاخود مقاومەت بکەین و شەڕ لەگەڵ ئیسرائیلا بکەین باش وایە بگەڕێنەوە بۆ ئیسلامەکەی خۆمان پەیوەندی خۆمان لەگەڵ خۆیان بەهێز بکەین و ئەوانەوە ئەم تێڕوانینێک بوو کە ئیسرائیلەکانش مشکلیان لەگەڵیان نەبوو تۆ کە ناتەوێت لەگەڵ منظمەی تحریری فەڵەستینیا بیت یاخود لەگەڵ بڵین بەرەی ڕزگاری خوازی فەڵەستینا بیت و شەڕی ئیسرائیل بکەیت و ئەوانەوە تێ بگەڕێتەوە بۆ ئیسلام و ئیسلامەتی بکەی فەرموو ئەوە مزگەوتەکان و تەنانەت بوو جە و پارە و ئەوانەشیان خرای بەردەست کە ئەم کارە بکەن. دیارەمانە زەمینیان بۆ ڕەخسا کە بە جۆرێک ڕابوڕیشەدا بتون لە غەزەیە و لە ماوەیەشی دیاریکراوە توانیان هێزێکی باش لە غەزە کۆ بکەنەوە نفوزێکی فراوان و جەماوەریان هەبێ وەک چۆن بۆ نمونە ئیخوانەکانی لای خۆمان یەگرتووی ئیسلامی بەڕابیتەی ئیسلامی و دروستکردنی خەستەخانە و کاری خێرخوازی و دابشکردنی ئەوی کە پیانەوت بێوە ژنانە یاخود تەتیوانە بەسەر خێزانە هەژارەکانە دەستیان پێکرد و خۆیان بە خەڵک ناسان لە کوردستانە و نفوزیان کۆ کردەوە ئیخوانەکانی غەزەش ئەم کارەیان کردووە تۆڕێکی فراوانیان لە ناو خەڵکا دروست کرد تا گەیشت بۆی کە ئینتیفازەی ساڵی 1970 بڵێن ئەو کۆتایی هەشتاکانە هەشتاوەشتوانە دەستی پێ کرد کە لەم نێوەیە ئیسلامیەکانی غەزەش دووبارە خۆیان هەڵواسی بەم ئینتیفازە و ئینتیفازە دیارە جەماوەری فەڵەستین کردیان لە دژی ئیسرائیل و سەرنجامەکەی بوو بەوەکەوە ئیسرائیل پاشەخشە بکاوە هەوڵ بدادان بنێ بە دەوڵەتی فەڵەستینەوە کێشەی فەڵەستین بە جۆرێک بە معنای دوو دەوڵەتی یاخود دروستبوونی دەوڵەتێک بۆ فەڵەستینیەکان و پاشەخشەکردنی ئیسرائیل لەو ناوچانێکە داگیری کردبوون کە دیارە کەرتی غەزە و بڵین کەناری خۆراوایە خود زەفەی غەربیە بەوە کۆتایی بێت ینی ئەم ئینتیفازەیە و خود ئەم ڕاپەڕینە بەوە سەرنجامی کرد کە فەڵەستینەکان دیارە لە لوبنانا بوون لە 1970 دەرکران بڵێن بەرێ ڕزگاری خوازی فەڵەستین یاسر عەرەفات و ئەنا دەرکران نێران بۆ تونس بەڵام ئەو ئینتیفازەیەوە و ڕاپەڕینێک کە جەماوەری خەڵک و مناڵەکان کە پیانەوتن مناڵە بەرتاویش هاوێژەکان لە دژی ئیسرائیل کردیان ئەو بەرەنجامی هەبوو. ئەمە دیارە بوارێک بوو خود فرسەتێک بوو بۆی کەوا حەماس دروست ببێ حەماس لە بەرەنجامی ئەو هاتنە مەیدانی جەماوەر و بەرەنگاری لەگەڵ هێزەکانی ئیسرائیل و سوپای ئیسرائیلا و تاوانانی ئەو کاتانە ئەنجامەدراوە دێژش کێشانی ئەو ئینتیفازێ بۆ چەند مانگ و زیاتر لە ساڵ ئەو فرسەتەی بۆ ئیخوانەکانی غەزە خۆقان کە جوڵانەوەی حەماس دروست بکەن و ئەمە دیارە بە مەیلی ئیسرائیل بوو و ئێستا نەتەنیاهو کە وەختێک باسەکەەوە ئەوانە هەر لەو کاتانەوە نەخشەی ئیسرائیلەکان ئەو بۆ کە بەرەی فەڵەستینەکان بکەن بە دوو بەشەوە ئیسلامیەکان لە ناسیۆنالیستەکان دوور بخەنەوە کۆنەپەرستەکان بکەن بە گشت چەپەکانە و جۆرێک دۆخێک دروست بکەنەوەوانە کە بتوانن بەسەر ئەم داوایە کە داوای دەوڵەتی سەر بەخۆیە بۆ فەڵەستین و کۆتای هێنانی داژیکاری ئیسرائیلە بەسەر ئەم داوایە بەسەر ئەم جوڵانەوەیە سەر بکەون ئەمما ئەو کارە بوو ئەمە دیارە تیوری پیلانژێڕی نییە بەڵام ئەو پیلانەی ئیسرائیل و بە تایبەتی باڵی ڕاستی ئیسرائیل باڵی فاشیستی ئەم کیانەکە کیانی ئیسرائیلیە هەمیشە و دایم پیلانیشی لەم بابەتە لە ئارایە بووە بۆ
پەرپەرکردن ڕیزەکانی خەڵکی فەڵەستین و زاڵبوون بەسەر ئەم جوڵانەوەیە کە داوای زۆر ئینسانی سادە کاویژەوەیە کە داژێکاری کۆتایی پێبێنن ئاوارەکانی کە ئاوارەتان کردوون لە ساڵی 1940 بگەڕێنەوە شوێنی خۆیان وە بتوانین ئێمە ژیانێکی ئینسانیانە بژین لەو زەویە کە با بۆ باپیرانمانیا خود لە کۆنەوە ئێمە نیشتەجێ ئەم زەویە ژیانێکی ئاسایی بژین و دان بە مافەکانمان نابرێەوە ئەو هەڵاوارنی کە لەسەر خەڵکی عەرەب لە فەڵەستینە کۆتایی پێبێ. ئەم خواستە بەتایبەت لەلایەن باڵی ڕاستی ئەم کیانەوە کە کیانی ئیسرائیلە هەمیشە و دایم وەکو هەڕەشەیەکی وجودی لەسەر بوونی دەوڵەتی ئیسرائیل سیر کراوە کە دیارە باڵی چەپی ئەوی کە پێوترێت چەپ لە ئیسرائیل دیارە لەگەڵ چەپی وڵاتانی ترا فەرقی هەیە بەڵام لەو بابەتەوە چەپن کە گوایە بە ڕێکەوتن و بە پێکەوە ژیان و بە ئەوەی کە مەسەلەکان لە ڕێگەی گفتوگۆ و لە ڕێگەی ئاشتی و چارەسەرکردنەوە ناتوانین ئەم شەشەیە کۆتایی پێبێنین جیاوازەکان لەگەڵ ڕاستەکانە ئەوەی ڕاستەکان باوەڕیان بەوەیە کە ئێمە حتمەن و دایم لە بەردەم هەڕەشەیە ئەبین لەلایەن فەڵەستینەکانەوە چونکە زەویەکانمان داژی کوردون حتمەن بێدەنگ نابن و ڕۆژێ لە ڕۆژان بۆیان بکرێەوە ئەمانە ئێمە کۆتایی پێدێنن لەبەرەوە تەنها ڕێگەمان شەڕکردنە لەگەڵیانەوە کۆتایی پێهێنانیانەوە دەرکردنیانە لەو زەویانێکەوە تیاژی بەرحاڵ ئەمە ئەو سیاسەتەیە کە ڕاستڕەوەکانی ئیسرائیل هەیەنەوە ناتانیاهۆم بەرەی کە ئێستا حکمی ئیسرائیلەکان تەسویریان هەبووە هەر بۆیە لە دوای دروستبوونی حەماسەوە ئەگەرچی هەمیشە و دایم سەرکردەکانیان لە بەردەم مەترسی کوشتن نابوون و ئەوانە بەڵام بە جۆرە لە جۆرەکان بە دەستێکی ترکۆمیچیان کراوە یارمەتی دراون لە ساڵانی دوای 2000ەوە لەو کاتەوە کە 2005-6ەوە لەو کاتەوە کە غەزە بە تەواوەتی کەوتۆتە دەستی حەماسەوە و ڕێکخراوی ئازادی خوازی فەڵەستین بەرەی ئازادی خوازی فەڵەستین لەوێ یەکجاری دەرکراوە لەو کاتەوە حەماس نزیکەی ملیارێک و 400 میلیۆن بە ئازیەکان دێگەڵێن 600 میلیۆن دۆلاری لەلایەن قەتەرەوە بۆ چووە هەموو ئەم پارانە کە لەم مودەتەیە بۆ حەماس چووە بۆ غەزە چووە بەکان هێنراوە بۆی کەوا ئەم نەفەقانە و ئەم بڵین تەسیساتە یاخود دامەزراوە سەربازیانی کە لە غەزەیە هەیە ئێستا پێی دروست کراوە و چی پێ ئامادە کراوە و دەسەڵاتی حەماسی لە غەزەیە پێ تۆکمەوتون و تۆڵ کراوە هەموو پاران لەلایەن قەتەرەوە بە ئاگاداری ئیسرائیل بە ئاگاداری حکوومەتی ناتانیاهۆ بە ئاگاداری شخصی ناتانیاهۆ خۆی لە ڕێگەی هەندێک نێوەنجیکارەوە لە بڵین فڕۆکخانەکانی ئیسرائیلەوە بەرەو غەزە براون و دراون بە حەماس ئەمە حقایقێک و بڵین فاکت بڵین بۆچوون و تێڕوان و تەحلیل دیارە هەمووشە و دایمیش نەتەنیاهۆ توێتی کە بۆچی منەم کاراکەم بۆی کەوە حەماس جا بکەمەوە لە ڕێکخراوی ئازادی خوازی فەڵەستین و بەم جۆرە بنەمایەکی واقعی بۆ دروستبوونی دەوڵەتی فەڵەستین نەهێڵمەوە لە حاڵێکە کە فەڵەستین لە بڵێن لە دوای ڕێکەوتنەکانی نەوەتەکانەوە لە 95ەوە کەوتووەتە دەستی بەرەی ڕزگاری خوازیا خود ڕێکخراوی ئازادی خوازی فەڵەستین زەفری غەربی و غەزە لە دوای 2000ەکان و 2005-6 بە دواوە بە تەواوەتی ئەم بەشە نەکەوێتە دەستی حەماسەوە بەم جۆرە جیاوازیە سیاسەکانی ناو جوڵانەوەی خەڵکی فەڵەستین لە نێوان کۆنەپەرستەکان ئیسلامیەکان و قۆمیەکان ئەبێ بە جیاوازی جوغرافیش کەرتی غەزە بۆ ئیسلامیەکان وە بڵین کەناری خۆر ئاوا لە بندەسی فەتح و ڕێکخراوی ئازادی خوازی فەڵەستین نابێ ئەمە ئیتر باشترین سیاست و باشترین میتۆد بووە کە ئیسرائیل بەدەستیەوە گرتووە بۆ پەرپەرکردنی ڕێزەکانی فەڵەستین و گوتم کۆتایی هێنان بەو خەونەی کە فەڵەستین لە بندەسی ئیسرائیل ڕزگاری بێت و ببێ بە دەوڵەتێک ئەم واقعیەتە بەڵام لەم لاوە فرسەتی بە حەماس داوە کە ئەو هێزە کۆ بکاتەوە فرسەتی بە حەماسدا کە خۆی پڕچەک بکە فرسەتی بە حەماسدا کە جیلێکی بڵین تەواو چەند جیل لە چەندنەوە لە کەسانێک کە بیر و باوەڕێکی زۆر تۆکمەیان بە منهەجەکەی یاخود بە ڕاوتەکەی
بیر و بۆچوون و بیرکردنەوەی حەماس هەیە پەروەردە بکە ئەم زەمینەیە و ئەم ئامرازانە بۆ کەوتنەوەی ئەم تاوانی کە لە 7 ئۆکتۆبەرە ئەنجامدرا فراهم بێ. لەبەرەوە بە هەر جۆرێک حسابی بکەین چ بە مێژوویەکی کۆن و دوور و درێژ و ئەوانە یاخود بە بەرەنجامی سیاست و تاکتیکەکانی ئیسرائیل ئەوەی لە 7 ئۆکتۆبەرە ڕوویدا بەدەر نییە لە تاوانێک و لە سیاسەتێکە لە ئیسرائیل لە فەڵەستینە ئەنجامێدا. ئەم حەقیقەتە لە لای دنیا ئاشکرای لە لای دنیا ڕوونە هەر بۆیە 7 ئۆکتۆبەر بەدوایە کە ئەم کوشتارە گەورە بێوێنەیە لە مێژووی ئینسانیەتە من دواتر ئەڵێم بۆچی بێوێنە کوشتار زۆر کراوە لە مێژووی ئینسانیەتە بەڵام ئەمەیان بێوێنەیە کە ئەم ڕووداوە ئەمەی لێ بکەوێتەوە ڕووداوی 7 ئۆکتۆبەر کە ئەمەی لێکەوتەوە ناسینی پاشخانەکانی 7 ئۆکتۆبەر زۆر زەرورە بۆ تێگەیشتن لەمەی کە ئێستا ڕوو ئەدا و ئەمە لەلایەن دنیاوە ئەمڕۆ خەریکە زۆرتر و زیاتر ئاشکرا بێت. ئەم تاوانە گەورەیە کە لە 8 ئۆکتۆبەرەوە لەلایەن ئیسرائیلەوە دەستی پێکردووە تا ئێستا بەرەنجامەکەی زیاتر لە 60,000 لە خەڵکە بەپێی ئامارەکانی خودی حەماس کە دیارە بە هەندێکجار لەواچی ئامارەکانی ئیسرائیل زۆرتریش بن لەوانەی حەماس بە جۆرەکە ئەڵێن 30,000 تیرۆریستمان کوشتووە و بەڵام بۆ هەر تیرۆریستێک دوودانە خەڵکی سیڤیلیش جانی لەدەستداوە یانە کاتە 90,000 بەڵام بەرحاڵەوەی کە حەماس باسێکا زۆرتر لە 60,000 کەس تا ئێستا کە بەشی زۆریان خەڵکی سیڤیلین و لە ناوم خەڵک سیڤیلیان بەشیشی گەورەیان مناڵ و ژن و پیر و بەتەمەنن ئەمانە بوونەتە قوربانی ئەم تاوانە. ئەم تاوانە تاوانێکی گەورەیە و لە مێژووە بێوێنەیەکی لەو بابەتەوەیە کە ئێمە یەکەم جارە بڵین قەتڵ و عام یاخود جینۆسایت لایف لە مۆبایلەکانمانەوە ببینین. ئێمە مێژوو باسمان بۆ کا جەنگیز خان چی کردو چۆن بۆ نمونە لە ئێران شارێکی ئیبادە کردو و مناڵ و پیر و هیچی لێ دەرنەکردون و هەمی کوشتون. ئێمە هۆلۆکۆست ئەوانی کە نەجاتیان بۆ ڕزگاریان بۆ چیرۆکەکانی خوانە ژێڕنەوە لە ڕێگەی فلیمەوە ئەیبینین کە ئەو واقعەتی کە ڕوویداوە لە هۆلۆکۆستا چی بووە وێنە هەیە لێرە و لێوێ دەسەکەوێ هەندێک بەڵگەی مێژووی هەیە ئەمانە کە دیارە حەقیقەت و واقعەوە ڕوویداوە بەڵام ئاوا بەم جۆرە بەم تاوانە کە ئێستا ئەمەیبینین لە فەڵەستینە ئەنجامەتێ و بەتایبەت لە غەزەیە ئەنجامەدرێ لایف تۆ لە مۆبایلەکەی خۆتەوە توانی سەیری بکەی کە چۆن چۆنی جێشێکی ئاوا گەورە و پڕچەک بڵێن ئابلوقەی سارێگەدن کە تەنها کچێکی 9 ساڵی تیامەوە ئەوانە بۆی کەواژیانی لێ بسێنەوە بیکوژن یاخود درۆنەکانیان بە شوێن خەڵکی مەدەنیەوەیە کە ڕاویان نەکاوەکو ڕاوکردنی هەر ئاژەڵێک ئەمانە ئێمە نەماتوانیەوە لە تاوانەکانی ڕابردووە بیبینین. ئەمڕۆ ئێمە ئەمە بەرچاومانەوە ڕۆیە یا ئەو برسیکردنی خەڵکی غەزە کە بەپێی هەموو ئەو بڵێن بەهانێ و دەوڵەتیانە خودیاسانە و دەوڵەتیانە تاوانێکی جەنگیە بە بەرچاوی دنیاوە ڕوو ئەدا و لە کەم ڕۆژەکانیشەوە نیان شاردوتەوە کە ئێمە نیەتی ئەوەمان هەیە تا وەزیری بەرگری ئیسرائیل وەختێک لە دوای 7 ئۆکتۆبەر وتی ئێمە پەلاماری غەزە ئەدەین و ئەوانەکەین ئەمەی بە ئاشکرا بە هەموو کەناڵە تەلەڤیزیۆنەکان و بە کەناڵەکانی میدیای دنیاوت کە ئێمە نە ئەڵین دەرمانیان بۆ بچێنێڵی خواردنیان بۆ بچێنێڵین هیچ شتێکیان پێ بگات و ئەوانەوە ئەوەی پێمان بکرێ ئەیکەین لە غەزەیە گوایە بۆ کۆتایی هێنان بە حەماس و بۆ ژێڕانەوەی ئەو ڕفێنراوانەمان کە لە بندەسی حەماسە بەبارەتەجیراون بەرحاڵ ئەمە ئەو واقعەتەیە کە خەڵک ئەیبینێەوە ئەم ڕووداوە ئەمڕۆ لە دنیاە بە دوو دیواکاری خۆیەکە کە زۆر زۆر گرنگە ئێمە ئەمە بزانین و ئێمەش وەکو خەڵکانێکە بە کوردی قساکەین و زۆر جار خەڵکێکە لە کوردستان پێی وایە کە مەسلەی فەڵەستین لەگەڵ مەسلەی خەڵکی کوردستانە جیاوازی هەیە و گوایە جۆرێک تەباییەک نییە لە بینی ئەم دوو قەزێ و کێشەیە کە دیارە ئەمە تەبلیغاتێکی ناسیۆنالیستیە بۆ ئێمەش گرنگە ئەمە بزانین کە ئەم ڕووداوە لەم ڕۆی دنیاە
چی بەرهەمهێناوە. ئەم ڕووداوە ئێمە لە دۆخێکە لە دنیا ئەیبینین کە بەرێ ڕاست و فاشیزمی دنیا لە دنیا خەریکە باڵادەستی پیا ئەکاوە زۆر بە بەرجەستەیی ئەیبینین ڕۆژ لە ڕۆژ زیاتر دێتە مەیدان بۆ جیاکاری لە نێوان ئینسانەکانە بۆ هەڵوەشانەوەی هەموو ئەو پێوانە ئینسانیانەی کە بە جۆرە لە جۆرەکان بۆ بەشێک لە شارستانێتی ئەمڕۆی ئینسانێت لە ئەمریکاوە بۆ بەریتانیا لە ئوسترالیاوە بۆ ئەوروپا بۆ تەنانەت هندستان لە بڵین ئەمریکای لاتینیەوە تاکو ئەفریقیا ئێمە ئەم حقیقەتە بینین کە هێزە فاشستەکان و هێزە ناسیۆنالیستە تونڕەوەکان خەریکن باڵادەستی لە دنیاە پیاکەن و ئەو پێودانانە یاخود ئەو بەهایانێک وەکو بەها بنەڕەتیەکان یاخود مافەکانی مرۆڤ قبول کراون لە بن هەڕەشەیان لە دۆخێکی لەم بابەتەیە من لێدوانێکم بێتەوە یاد ئێستا کە لێدوانی یەکێک لە سەرکردەکانی ئەحزابانەیە کە لە سویدا حکومەکەن ناوی ئێبا بۆشە و لە پارتی دیموکراتی مەسیحەکانە لە یەکێک لە لێدوانەکانی وتی ئیسرائیل و کارە ئەنجامەدا کە ئێمە پێویستە ئەنجامی بدەین. ئیسرائیل لە ژیاتی ئێمە کارە خراپەکان ئەنجامەدا یاخ و کارە پیسەکان ئەنجامەدا بە جۆرێک یارمەتی ئێمە ئەدا و حقیقەتەکەی ئەوەیە کە ئەم قسەیە ڕاستە ئەم قسەیە بەو بەعنایە ڕاست نییە بەتەنها کە گوایە ئێبا بۆش ڕقی لە تیرۆریستەکانی حەماس یاخود باڕەشەیانە بینیەوەی سیاری خەریکە ڕزگارمانەکان لە تیرۆریستەکانی حەماس یاخود دەسەڵاتی جمهوری ئیسلامی ئێران لە خۆرهەڵاتی ناوەڕاستە هەڕەشەیە بۆ سەر ئەوروپاوە ئیسرائیل خەریکە زەربە لە هێزی ئێرانەدا لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستە بەو بارەشا ڕاستە کە ئێبا بۆش و ڕاستڕەوەکانی دنیا ئەیانەوێ دۆخێکی تر و تعریفێکی تر و پێناسەیەکی تر بۆ مافەکانی ئینسان بێن نەکایەوە لەم پێناسەی ئەوانە چیتر ئینسانەکان بەرابەر نین ئینسانەکان یەکسان نین تەنانەت لە ڕووی حقوقی و یاسایی و بڵین سیاسیشەوە یەکسان نین ئینسانەکان پلە پلەن ڕەگەزی سپی باڵا دەستە ڕەگەزەکانی تر ئەبێ کۆی لێ بندەستیان بن خەڵکانێکی پەنابەر یاخود خەڵکانێکی کۆچکرد و کاتن بۆ ئەوروپا کارەکەن بەشی زۆری چینی کارگەری بڵین ئەوانی کە بەدەستی خۆیان کارەکەن پێگەهێنن لە ئەوروپا یاخود کارگەرانی بڵین یەخەشین پێگەێنن لە ئەوروپا و خۆرە ئەوایە ئەم کارگەرانە ئەبێ بێماف بن وەکو ئینسان حسابیان بۆ نەکرێ وەکو کۆی لە حسابیان بۆ بکرێەوە ئەم دۆخە تازەیە کە لەلایەن ڕاستڕەوی دنیاوە ئەیانوێ دایپسەپێنن لە هەر شوێنێک لە دنیا ئەیبینی ئەم ڕاستەویە مەسەرەن نێچیرێک هەڵە بژێرەوەی کا بە قۆچی قوربانی بۆ بردنە پێشەوەی سیاسەتەکانی خۆی لە دژی هەموو کۆمەڵگاکان هەموو کۆمەلگای ئەو وڵاتە لە ئەمریکا مکسیکیان و کۆچکردوانی نایاسایی بڵین ئەمریکای لاتین هەڵبژێراون لە بەریتانیا موسڵمانەکانن لە سوید و فەڕەنسا و ئەڵمانیا و ئەوانەش هەروەتر موسڵمانەکان یاخود بەشێک لە ڕەشپێستەکانن کە لە ئەفریقاوە هاتوون لەو جێگانێکەوە ئەمانە دەستناکە بوون لە پۆڵۆنیا ژنانن کە داوای مافی زۆرترەکەن لەوەی کەوا دینەکان و خواکان پێیان داون لە رووسایە هۆمۆسێکسوێلەکانن کەیانوێ حەزارەت و شارستانێتی بەشەری ئەم سەردەمە تێک دەن و ئەمانە بن بە قوچی قوربانی و پەلامار بکرێتە سەریان بەڵام ئەم پەلاماربردنە بۆ سەر بەشێک لە کۆمەلگاکان بۆ سەر بەشێک لە خەڵکی دەستکورد و چینی کارگەری ئەم وڵاتانە بۆ داسەپاندنی ئەم دۆخەنا لە بارە تازەیە کە پێداویستی درێژدان و درێژکێشانی سیستەمی سەرمایهداریە لە وڵاتانی سەرمایهداری غەربا بەبێ تێکشکاندنی ئەو بەهایانە ئیمکانی نییە ئەوەی کە ئیسرائیل ئەنجامیەدا ئەو جینۆسایدێک کە ئێمە لە مۆبایلەکانمانەوە ئەیبینین خەریکە پێشێلکردنی مافەکانی ئینسانمان بۆ کابەشتێکی ئاسایی خەریکە پێمانەڵێ دقیق ئاوایە دنیا و سیستەمی سەردەمی ئەمڕۆی دنیا ئاوایە چەکت هەبێ ئەتوانی خەڵکی بێدیفاع و بێچەک کە لە پارچە بکەیت و لە ناوی بەری و ئەمە لەلایەن دەوڵەتێکەوە ئەنجامەدێکە دەوڵەتێکی دیموکراتیە دەوڵەتێک نییە کە غەرب و
دەوڵەتە سەرمایه‌دارەکانی دنیا بە بیانی ئەوەی کەوا دەوڵەتێکی دیکتاتۆری و ئیستیبدادی و نازانم چی و ئەوانە ئیسلامیە یاخود عشایریە دواکەوتۆ ئەوانە ئەمە دەوڵەتێکی متەمەدین و متحازر و بەشێکە لە شارستانیەتی ئەمڕۆی ئەوروپا و ئەمریکا. ئیسرائیل خۆی بە بەشێک لە ئەوروپا ئازانێ. ئەمە کارێکە کە ئەم هێزە ئەنجامێدا و ئەمە ئەبێ ئاسایی بکرێتەوە. با بۆش و ڕاسیستەکانی ئەوروپا کە لە هەموو وڵاتەکانی ئەوروپاجا شتێکی سەرنجڕاکێشە ئەم ڕاسیستانە ئەم نازیستانی ئەوروپا ئەساسەن بنەمای جوڵانەوەکان لەسەر دژایەتیکردنی جوو دروست بووە، بەڵام ئەمڕۆ دژایەتیکردنی موسڵمان و دژایەتیکردنی تەرانەت فەڵەستینیەکان لە فەڵەستینەوە پشتیوانیکردن لە دەوڵەتی ئیسرائیل بۆ هێشێک لە مەبدە و بڵین بنەما پیرۆزەکانی ئایدۆلۆژیا تێگەیشتنیان بۆ سەردەمی ئەمڕۆی دنیا. ئەمە بۆچی ئەم باوەشکردنەوەیە بەم تاوانکاریە بۆ ئاڵوگۆڕی ئەو هاوسەنگی هێزەیە کە لەم کۆمەڵگەیانەیە بەری بەوە گرتووە کە تەوەحش و دڕندەی سەرمایهداری تا ئەوپەڕی خۆی بڕوە. ئێمە لە سویدا بۆ نمونە لە چاوی سەرمایهدارانی سویدەوە لە چاوی چینی باڵادەستی سویدەوە پێویستمان بەوەی سوید بکەین بە سعودیە. چۆن کارگەری هندی ئەچێ بۆ سعودیە و وەکو کۆی لە کارەکە و کەفیلی هەیە و هەر کاتێک کەفیلەکەی ویستێتوانی بیکاتە دەرەوە، ئێمە پێویستمان بەوەیە لە سویدا بۆ قازانجی سەرمایهدارانی سوید کارگەرانی مهاجر بە هەمان شێوە مامەڵە بکرێن کە دێن بۆ ئێرە کۆیلەن، کە دێن بۆ ئێرە کارگەرن، کە نەخۆش کەوتنە بێ بڕۆن ئەبێ بڕۆن وڵات بەجێ بێڵن نەک مەسرفیان لەسەر بکرێت کە بێکار بوون نابێ مافی بیمەی بێکاریان هەبێ کە ویستیان خێزان دروستکەن و ئەوانە ئەبێ بڕۆن بۆ وڵاتی خۆیان ئەو کاتێک کە ئەتوانن کار بکەن بەبێ ئەوەی کەوا هیچ کێشەیەکی کۆمەڵایەتیان هەبێ با لە سوید بن، بەڵام وەختێک ویستیان خێزان دروستکەن بڕۆن لە وڵاتی خۆیان دروستی بکەن. ئێمە کۆمەڵی خەڵکمانەوە لێرە ببێ بە خزمەتکارمان لە چاوی سەرمایهدارانی سویدەوە سەرمایهدارانی هەموو ئەوروپاوە. ئەمە تەنها ڕێگەی چارەیە بۆ ئەو قەیرانە گەورەی سەرمایهداری تێکەوتووە و ئەمە بەبێ پێشێلکردنی ئەو پاشخانە شارستانی کە لە ئەوروپا دروست بووە و خۆی پێ ئەناسێن و خۆی پێ هەڵانەیە ڕۆشانازی پێوەکە بەبێ ئەوە ئیمکانی نییە. لەبەرەوە ئەمەی ئیسرائیل ئەنجامێدا بەشێکە لە پرۆسەیەکی دنیاویەوە بەم معنایە ئەبێ ئەمە تێ بکەین، بەم معنایە ئەبێ ئێمە مامەڵی لەگەڵا بکەین. ئەوەی کە ئەم باوەشکردنەوەی ئەبینین بۆ ئیسرائیل و بۆ تاوانەکانی ئیسرائیل و داکۆچیکردن لەم تاوانکارانە ئیمدادکردنی بە چەک و تەقەمەنی و پشتیوانی لێکردنی و ڕاوەسان لەگەڵ ئەوانە لە بەرامبەریا جوڵانەوەیەکی تری ئازادی خوازانە سەری هەڵداوە کە ڕۆژ لە ڕۆژ فراوانتر و گەورەترە بێتەوە و لەگەڵ زەمەنە بەڕاستی هەر ڕۆژێک تێ ئەپەڕێ هەر مانگێک تێپەڕێ ئەم جوڵانەوەیە ئاستێکی گەورەتر ئەگرێ تەنانەت ئەم دەوڵەتانە و بەشێک لەم ڕاستڕاوانشی ئێستاوا لێ کردو کە خەریکە تووشی تەرەدود و دڵە ڕاوچی ئەبن کە لەواچێ لەم پەلامارانەیە نەتوانن سەرکەون خەریکی پاشەکشن. ئەوە ئەبینین بۆ نمونە لە فەڕەنسا دەوڵەتی فەڕەنسایەوێ ئاعترافی کرد بە دەوڵەتی فەڵەستین، بەریتانیا ئاعترافی پێکرد، ئوسترالیا، کەنەدا، بەلجیکا، پورتوغال، چوتان دەوڵەتانێکی زۆری ئەوروپا خەریکن ئاعتراف بە دەوڵەتی فەڵەستینەکەنەوە بەڕسمی لە ناو نەتەوە یەکگرتووەکانی شامی ئاعترافە بە دەوڵەتی فەڵەستین کراوەکو ڕێگا چارەیەک بۆ کۆتایی هێنانی ئەم کێشەیەوە ئەم بڵین دوومەڵی کە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە لەگەڵ وجود و بوونی ئیسرائیلا دروست بووە. ئەم جوڵانەوەیە ئەمەندە فراوانە ئەمەندە گەورەیە کە هیچ کاتێک وە بۆ هیچ شڕێک وە بۆی هیچ بەرەنگارێک تەنانەت جەنگی ڤێتنامیش جوڵانەوەی ئاوا گەورە و کاریگەری بەخۆیەوە نەبینی بوو و ئەمە دیارە بەشێکە لە بەرەکەی تری ئینسانیەتی ئەم سەردەما. یعنی ئێمە لە کێشەی فەڵەستینە لە مۆزوعی فەڵەستینە تەنها لەگەڵ کێشەی چەند ملیۆن ئینسانە بەرەو ڕوونین باسەکە لەوە تێپەڕیوە کە کێشەیەکی ناسیۆنالیستی و قەومی کۆمەڵی خەڵکی دیاریکراوە بێ کە مافی نەتەوەیان پێشێل کراوە مافی نەتەوەیان پێشێلەکرێ. ئێمە بە تاوانەکانی
نەتەنیاهۆ بەم کوشتارێک کە ناتانیاهۆوە ڕاستڕە و فاشیستەکانی ئیسرائیل دەستیان داوەتێ ئێمە کەوتوینەتە قۆناغێکی ترەوە لە بەرەنگاری نێوان هێزە ئازادی خوازەکان و ئینسان دۆستەکان لەگەڵ هێزە فاشیست و ڕاستڕەوەکانی دنیاە. دیارە ئەم جوڵانەوەیە زۆر بەهێزە تا دێت فراوانترە بێتەوە گەورەترە بێتەوە. هەر لەم ڕۆژانەی ڕابردووە بینیمان ئەو کاروانەی کە قەرار بوو لەلایەن چەند سەدان کەس لە ئینفلۆنسەرەکان یاخود ئەوانەی کەسایەتی کاریگەرن لە میدیا و لە هونەر و لە سیاست و لە کولتور و لە بوارە جیاوازەکانی ژیانە لە وڵاتانی غەرب کاروانێکی گەورەی بڵین کەشتیان بۆ غەزە بەڕێخست بەڵام دیارە لەلایەن ئیسرائیلەوە پەلامار دران دەستگیر کران و بەتوندی ئەشکەنجە دران و دواتر و دەرنران کە دیارە ئەمەش بۆ خۆی بڵین تونپێچێکی ترە و ئینعتافێکی ترە و قۆناغێکی ترە لە پەرەگرتن و فراوان بوونەوەی ئەم جوڵانەوەیە کە ئەیبینین بوون مونە لە هۆڵندا 250,000 کەس لە ئەمستردامە دێنە سەر جادە بۆ دواکۆچیکردن لە خەڵکی فەڵەستین لە ئەڵمانیا خۆ پیشاندانی فراوان ئەنجامەدرێ لە بەریتانیایە کە بۆتە سونەتێک و تەقلیدیی هەر هەفتەیی و ئەمە دیارە معلومەکە خەڵکی ممکنە حتا ئیسلامی تیابێتگەرەوەی کە خەڵکی مسلمان و عەرب زمانی تایە ئەوانە بەڵام ئەغلبیەت و زۆرایەتی ئەوانین ئەغلبیەت و زۆرایەتی ئەم جوڵانەوەی لەو خەڵکە ئازادی خوازە پێکاتون کە لە هەمان کاتە کە دوژمنایەتی تاوانەکانی ئیسرائیلەکەن پشتیوانی لە تاوانەکانی حەماسیش ناکەن و ئەمە خاڵێکی گرنگە. ئەم جوڵانەوەیە بەو ئەندازەیە کە خۆی لە تاوانەکانی حەماس دوور ئەگرێ و بەو ئەندازەیە کە خۆی دوور ئەخاتەوە لەم بەرەیە بەو ئەندازەیە توانای سەرکەوتنیە و تا ئێستا توانیوەتی زۆر بەڕوونی ئەوە نیشان بدا کە ئەو فەرقێک و جیاوازێکی زۆر گەورەی لەگەڵ منهەجێکە هەیە کە حەماس هەیەتی و ئەگەر قسە ئەمڕۆ لەسەر تاوانەکانی حەماس ناکرێ سم بۆ نمونە منیش وەکو کەسێکە لەم بوارەیە قسەم کرد بێ ئەوانە تا ئێستا تا جارێک باسی حەماسم کردو دەجار و دەیان جاریش ناوی ئیسرائیلم هێناوە لەبەرەوەی هەر تەبلیغاتێک و هەر پروپاگەندێک ئەمڕۆ لە دژی حەماسەکرێت لایەن هەر کەسەوە بکرێ بە جۆرە لە جۆرەکانە چێتە حسابات و بڵێن ئەو زەخیرێ و ئەو بڵێن پێداویستیانەوە کە میدیای ئیسرائیل و پروپاگەندەی ئیسرائیل پێویستی پێیەتی بۆ درێژەدان بە ئەم کوشتارێکە لە فەڵەستینە ئەنجامێدا بە زەکردنەوەی مەسەلەی حەماس و تاوانێکە لە 7 ئۆکتۆبەرا کراوە گەورەکردنەوەی زیاتر لە حەجمی خۆی و ئەو هەموو چیرۆکانی کە ئەوترێ مناڵیان سەربڕی و ئەوانە کە بەشی زۆری وا دەرەکەوێت کە درۆ بێ لەگەڵەوەیە تەنانە دەگە کوشتنی یەک کەسی مەدەنیش بێ دیارە مەحکومە. من لەو چیرۆکانە کە بیستم ژنێک لەو ژنانەی کە یەشێک بووە لە چالاکوانەکان بۆ مافەکانی خەڵکی فەڵەستین و ئەوانە لەم کوشتارەی حەماس لە دەوروبەری غەزە یاخود لەناو ئەو شوێنانەی ئیسرائیل کە نزیکن لە غەزە کوژراوە یەکێک بووم بڵین لەم تاوانەیە کوژراوەشێک بوو لە چالاکوانەکان لەم تاوانەیە جانی لەدەستداوە هەر بەدەستی چەکدارەکانی ئیسرائیل. ئەگەر یەک کەسی مەدەنیش بێت تاوانێکی گەورەیە لە دژی ئینسانیەت چونکە کەسێک ممکنە بڵێ حەماس توانای نەبوو هێزەی نییە کە ئیسرائیل هەیە گەر ناتاوانیشی گەورەتری ئەنجامەدا تاوانی زۆر گەورەتی لەوە ئیسرائیلیش ئەنجامەدا لە دژی یەهودیەکان و ئەمە ڕەنگە ڕاست بێ بەڵام باسەکە لێرە ئەمڕۆ ئەوەیە کە ئەمەی ئەمڕۆ خەریکە سەرکردایەتی تاوانکاری و پێشێرکردنی مافەکانی مرۆڤەکە لە ئاستی دنیای ئیسرائیل لە حەماس نییە. حەماس کارێکی کردو کە جێگەی ئیدانەیە بەڵام ئەم ئیدانێ ئەگەر زۆر لە حەجمی خۆی زۆرتر گەورە بکرێتەوە بەشداریکردنە لە تەبلیغاتێکە کە ئیسرائیل ئەیکا و بەشداریکردنە لە پروپاگەندەیەکە کە تەواوی دنیای غەرب ئەیکەن بۆ ئاساییکردنەوەی کوشتاری مناڵ و خەڵکی بێدیفاع و خەڵکی بێتاوان لە سوتفەی ژیان و چارەنووسی ژیانی ئەو لە شوێنێکە لەدای بکە ناوی غەزە ئەگەرنا هیچ بەشداریەکی لە ئەم ڕووداوانیان نەکردووە. قوربانیکردنی ئەم خەڵکانە ئەمە منهەجێکە کە غەرب و بڵین سەرمایه‌داری دنیا هەیەی بە سەرۆکاتی ئیسرائیل و ئەمە
یاخود بە نوێنەراتی ئیسرائیل نوێنەراتی ئەم بەرایەکە و ئەمە کێشەی ئەسڵی ئەمڕۆ ئێمە دەرحاڵ دیارە وجودی ئیسلامیەکان لەناو ئەم جوڵانەوەیە خاڵێکی زۆر لە حوازەبام لێرە قسەیەک لەسەر ئەم بابەتە بکەمەوەی کا پەیوەندە بێتەوە بە کوردستانەوە ئێمە داخۆ لە کوردستانە کەمترە بینین چەپەکان و خەڵکی ئازادی خواز لەم بوارەیە دەنگێکیان هەبێ کەمتر ئێمە هیچ جموجۆڵێکە بینین لەلایەن ڕێکخراوە چەپەکانەوە ڕێکخراوە کۆمونیستیەکانەوە وەکرا ڕۆژێ لە ڕۆژان پێشانگایەکی وێ نەدابنێن لەسەر جادەکانی سلێمانی هەر بۆ پشتیوانیکردن لە خەڵکی بێتاوانی غەزا پشتیوانی لە حەماس نەکەن و پشتیوانی لە هیچ سیاسەتێک لە سیاسەتەکانی حەماس نەکەن بەڵام داکۆچی لە خەڵکی فەڵەستین بکەن داوای ڕاگررتنی کوشتار بکەن باسی حەلکردنی کێشەی فەڵەستین هەر پێویست ناکە لەم بەینا بکرێت ئەم کوشتارە لە فەڵەستینە ڕابگرن کوشتارە لە غەزەیە ڕابگرن ئەمە بەداخەوە لەلایەن هیچ جوڵانەوەیەک و هیچ هێزێکی چەپەوە لە کوردستان ناکرێت زۆرتر لەلایەن ئیسلامیەکانەوە کرێکە من با لێرەیە بڵێم کە ئەمە بەڕاستی یەشێکە لە خاڵە لاوازەکانی هەرە لاوازەکانی ئەم جوڵانەوەی چونکە ئیسلامیەکان معلومە هەر ئەو حاجی کاروانە کە خەریک بوو پارێ بۆ غەزەکووە کردەوە ئەم هەفتەی ڕابردوو چەند ژنێکی ڕۆژاوا هاتن کە نیشانیاندا جەنگاوەری لە بەرامبەر داعشات چی کرد و خێرا پەناهجووی حاجی کاروان چوزایەوە و لوتی چوزایەوە و شوێنی تری چوزایەوە و ڕاپەڕی و هەڵپەڕی و وتی ئەمە وایە و چییە و دادگایان لێگربوویان لێکەم بۆ داکۆشیکردن لە داعش ئەم حاجی کاروانارە و بابەتەیە لەبەرەوە ئەوەی کە بۆ ئیسلامیەکان مەطرحە لەم بەینابێ ئەومان لە یاد نەچێت دیەک داکۆشیکردن لە ئینسان نییە ئینسان کە موسڵمان نەبی ئینسان نییە لە لای ئیسلامیەکان هیچ مافێکی نییە و هیچ ئەرزشێکی نییە و هیچ قیمەتێکی نییە ئەتوانی پەلاماری هەموو شتێکی بێ پەلاماری ژیانی بێ پەلاماری ئەمنیەتی بێ پەلاماری جانی بێ و پەلاماری کەرامەتی بێ و هەموو شتێکی حەڵاڵەکە موسڵمان نەبێت لە لای ئیسلامی ئەمە ئەو ڕاستێ لەبەر ئەوە ئەم ئیسلامیانە خاڵی لاوازی ئەم جوڵانەوە ئازادی خوازی دنیان و بەڕاستی بەو ئەندازەی کە کراوە تا ئێستاوە دوور بوون ئەمانە لە کاریگەریدانە لەسەر ئەم جوڵانەوە شتێکی باشە بەڵام جوڵانەوە بووی بڕواتە پێشەوە و بتوانێ مەکسەبی باشتری هەبێت و ئەوانە پێویستی بەوەی زۆرتر و زیاتر سنووربەندی لەگەڵ ئەم تێڕوانین ئیسلامیانەیە بکە لەگەڵ تێڕوانین حەماسا بکە و فۆکوس و داکۆچی زۆرتر لەسەر خەڵکی فەڵەستین و لەسەر مەسەلەی فەڵەستین بێ لێرە لە کۆتایی ئەم باسەیە شتێکیش لەسەر حەلی مەسەلەی فەڵەستین بڵێم ئەوەی کە لە ڕابردووە باس کراوە و هەتا ئێستش دیارە بەشێک لە وڵاتانی ئەوروپای ئەڵێن باسی دوو دەوڵەتە ئێمە پێویستمان بۆوەیە دوو دەوڵەت لە ئیسرائیل دروست ببێەوە دەوڵەتی ئیسرائیل دروست بۆ دەوڵەتی تری فەڵەستین دروست ببێ ئەمەی کە ئێمە لە غەزەیە ئەیبینین بەرەنجامی ماهیەت و پێکهاتەی ئیسرائیلە وەکو کیانێک وەکو دەسەڵاتێکی ڕەگەزپەرست و ئەپارتایدی ئەم پرۆژەیە لە ئەوڵین ڕۆژەکانی خۆیەوە لە ساڵی 1940ەوە کە هاتوتە بوون و ئەوانە هەر لەو کاتەوە پرۆژەیەکی ڕاسیستی و ڕەگەزپەرستانە بووە باسی لە پاکتاوکردنی نەتەوەیەک و دروستکردنی نەتەوەیەکی تر کردووە باسی لە دروستکردنی نەتەوە خۆی سەنعەتی دروستکردنی نەتەوە سەنعەتێکی پیسە هەمیشە و دایم دروستکردنی نەتەوە پرۆسەیەکە لە دوژمنایەتیکردنی گروپێک لەگەڵ گروپێکی ترە زەقکردنەوەی مەجموعەیەک نەریتی کۆن و بڵین دیای کۆنەپەرستانە و ماهیەتی کۆنەپەرستانە و بڵین ئەو ڕووداوانەی کە لە مێژووی ڕابردووە ڕویان داوزەکردنەوە جا سەنعەتی نەتەوە لەسەر هەر بنەمایەک لە سەنعەتێکی پیسە جان جارە وەرە لەسەر بنەمای دین و ئاین بێ دروستکردنی نەتەوەی ئیسرائیل و دروستکردنی ئەو نەتەوەی کە لە ئیسرائیلە دروست بووە ئەمڕۆ ئەوانە هەوێنەکەی ئاینی جووە هەوێنەکەی ئەو کتێبە ناشرین و پیسەیە کە پێی وترە بایبڵ کە گەر تۆ بڕۆی بیخوێنیتەوە بڵین ئەوەی کە پێی وترێ ئۆڵد تەستەمەنت یاخود تێستەمەنتی کۆن و ئەمانە لیتاوی وا ئەبینی کە تەنها
هی ئەوەیە وەکو حکایەتێکی مێژووی سەیری بکەیت و ئەوانە و بەزەی بۆ خەڵکا بێتەوە کە و کاتە ژیاوە بەڵام ئەمانە مقدسە لە لای ئەم ئاینە لە لای ئەم دیانەتە و ئەم نەتەوەیە کە دروستە بێت لەسەر بنەمای ئەمە دروستە بێت بۆیە ئەم سەنعەتە سەنعەتێکی زۆر زۆر پیسە هەرچی بێ قسە لەسەرەوە نییە کە خەڵکانێکە هاتوون جوون و ئێستا لە ئیسرائیل لە ژین و باب و باپیرانیان لەوێ بوونەوە خۆی لەوێ لە دایک بۆم ڕۆتۆوە دەریبنی لەبەرەوەی جوۆ و هاتووە لەوێ حتمما وانە ئەوانەی کە هاتوون جوون عەرەبن هەرچێکن ئەوانە ئەتوانن وەکو ئینسان بژین بەڵام ئەم دەوڵەتە کە ئێستا ئەم تاوانە ئەنجامەدا کە ئێستا بەم جۆرە فاشیزمەکەی ئاوا گوڵی کردووە و خەریکە گەشاوەتەوە بۆتە سەرتۆپچی فاشیزمی دنیا و ئەمانە هی ئەوەیە کە ئەم پرۆژەیە لە بناغەوە پرۆژێکی کۆنەپەرستانە و دژە ئینسانیە لەبەر ئەوە وەکو کۆمەڵگایەک وەکو خەڵکێکە لەوێ وجودیان هەیە ئەبێ هەبن بەڵام لە ڕاستیە چارەسەری دوو دەوڵەت دانان بە ئەم کیانەیە بەم دەوڵەتەیە وەکو دەوڵەتێکی ئەمڕۆیی لە دنیاە و ئەمە وەرگرتنی وەکو چارەسەرێک بۆ کێشەی فەڵەستین و ئەمانە ڕام هەڵەیەکی زۆر زۆر گەورەیە کە بەشێک لە چەپەکان تا ئێستا تێکەوتون باسی دوو دەوڵەت دروستکردنی دوو دەوڵەت لە فەڵەستینە و دانانی ئەمە وەکو ئامانجێک وەکو خواستێک وەکو داوایەک وەکو چارەسەرێک و ئەمانە سیاسەتێکی زۆر سەقەت و نالەبارە معلومە وەختێکە چارەسەرێکی لەم بابەتە پێێتە پێشەوە و بەدیلەکەی تر چییە بەدیلەکەی تر کوشتاری خەڵکی فەڵەستین و درێژە کێشانی شەڕ و کوشتار و ئەوانەیە لەناو فەڵەستین و ئیسرائیلە معلومەکە ئەو دوو دەوڵەتار باشترە لەوەی کە ئەم کوشتارە ئەکرێ و بەم معنایە چەپەکان و کۆمیستەکان نابێت لە سەنگەری ئەو ناسیۆنالیزمە توندڕەوەیە فەڵەستینیە یاخود لە سەنگەری ئیسلامەکانە بوەستن و لە دژی چارەسەری دوو دەوڵەت بن و ئەوانە و کەمپینی لە بەرامبەر بکەن بەڵام لە هەمان کاتە دانان پیاە وەکو چارەسەرێک بۆ ئەم کێشەیە هەڵەیەکی زۆر زۆر گەورەیە و وەختی ئەوە هاتووە کە ئەم هەڵەیە ڕاست بکرێتەوە تەنها چارەسەرێک کە ئەتوانێت جوابی دۆخی ئێستەی فەڵەستین و ئیسرائیل باتەوە دروستبوونی دەوڵەتێکە بۆ تەواوی خەڵکەکەی بەبێ جیاکردنەوەی ئەوە کە چێ دینی چیە و چێ دینی چی نییە چێ چنەتەوەیەکە و چێ چنەتەوەیەک نییە هێزێکی ئینسان دۆست و ئازادی خوازی گەورە لە دنیاە کە ئەمڕۆ هاتوۆتە مەیدان ئەتوانێت پشتیوانیشی گەورەوێ بۆ چارەسەرێک و حلێکی لەم بابەتە و ئەمە ئەتوانێت ئەو ڕێگایە بکاتەوە کە کۆتایی بە تەواوی ئەو مەینەتە بێنێت کە خەڵکی فەڵەستین و بەشیش خەڵکی ئیسرائیل دەرگیری بوون و تووشی بوون لەبەرەوەی باسەکە بەڕاستی ئەوە نییە من هەندێک جار لە تەبلیغات و قسەی هەندێک چەپ و کۆمونیستان چینی کارگەری ئیسرائیل و ئازادی خوازانی ئیسرائیل وان تەواوی ئەو خۆپیشاندانانی ئەمڕۆ لە تەل ئەبیب و لە شارە ئیسرائیلەکانە ئەکرێ بۆ ئەوەی کە گوایە لە دژی درێژە کێشانی شەڕن و ئەوانە باسی گەڕانەوەی ڕفێنراوەکانی خۆیانە ئەجنا ئیحسایەتەکان بەپێی ئیحسایەتی خودی هەئارێت و ئەوانە لە نزیکەی نیوە لە 1940 خەڵکە و ئەزانم پێیان وایە کە ئەوەی لە غەزەیە هەیە چه ژنە چ پیاوە چ مناڵە ئەوانە هەموو تاوانکارن و پێویستەکرێ لە ناو ببرێت ئەمە ئێحسایەتێکە کە لە هاریسە هاتووە کە یەکێک لە 1960 ئیسرائیلەکان ڕازی نین فەڵەستینەکان دەوڵەتی خۆیان هەبێت هەر ئەسڵ ڕازی نین پێیان وایە کە دەوڵەتی فەڵەستینی نابێت هەبێت باز لەسەر ئەحزابی ڕاستڕە و فاشیستۆمانە نییە خەڵکی ئیسرائیلاوە لە 1982 داوای دەرکردن و ڕاگواستنی خەڵکی غەزاکە بە تەواوی ڕاگواستنیان وەی کە ترامپ بەویست بیکەوە ئەوانە دەریان کا بیانێرە بۆ سەحرای سینا و بیانێرە بۆ فەڵەستین یاخود بیانێرە بۆ لیبیایە خەریک و قسەی لەگەڵ جمهوری ئەرزی سۆماڵا کرد لەوێ شوێنی بۆ پیاکە ئەوانە لە 1982 خەڵکی ئیسرائیل داوای ئەوەکەن کە غەزا ئەسڵەن کەسی عەرەبی تیان نەمێنێ هەمویان پاکاوکەن دەریان کرد لە 1940 هەموو پێی وایە هەموو خەڵکی غەزا مستحقی کوشتنن هەموو خەڵکی غەزا بە ژنیانەوە بە مناڵیانەوە بە پیرانەوە لە 1940 خەڵکەکەەوە ئاڵێ قسە لەسەر سیاسی ناکەم لەسەر سمۆتریچ و بنغەفیر و ئەوانە ناکەم کامانە فاشست و خوێن خۆر و خوێن
خوێنمژ و دۆستی کوشتار و ئینسان لە ناوبردن باسی خەڵکی ئاسایەکە ئەم کیانە ئەم دەوڵەتە لەبەرەوەی لەسەر بنەمایەکی ڕەگەسپەرستی و ئەپارتایدی دروست بووە ئەم دەوڵەتە ئەمە بەرهەمەکەیەتی فاشیزم کە درێژە ئەکێشێ لەگەڵ مێژووە ئەوانە خەڵک نەخۆشخە بەڕاستی خەڵکی ئیسرائیل لە بندستی ئەم ئەزمونە و ئەم دەوڵەتەیە کە دروست بۆ پێک هاتووە ئەوانە نەخۆش کەوتون هەر وەکو چۆن بۆ نمونە بەشێکی زۆری کۆمەڵگای تورکیا لە بەرامبەر مافەکانی خەڵکی کوردستانی ئێمە یاخود خەڵکی کووردا لە تورکیا نەخۆش کەوتون ئەمڕۆ ئەم سۆڵحەی کە ئۆجەلان بڕیاری داوە ئەوانەوە بیکە لە 1970 شتێکی خەڵکی کوردستان تێی دەکا بەڵام کەمتر یا نزیکی لە 150 تورک زمان تێی دەکا بۆ وایە ئەنی خەڵکی تورکمان بۆ پێخۆشە ئەم کوشتارە و ئەم شەڕە و ئەمە کە پێوتری خوان ناوێن ناوە تیرۆر ئەمانە بەردەوام پێ معلومەکە دەسەڵاتێک کە لە سەردەمی ئەتاتورکەوە هەتا ئێستا نازیە دەسەڵاتێکی نازیە ئەتاتورک بە واقعی ئایدۆلۆژیای ئەتاتورک ئایدۆلۆژیێکی نازیستیە ئەم ئایدۆلۆژیە نازیە کۆمەلگا نەخۆشەخە و فعلا ئەمریکا لە ئیسرائیل ڕوویا هەمان شتە لەبەرەوە باسکردن لەسەرەوەی کە دوو دەوڵەت ئەتوانێ ئەم حەلی ئەم مشکلەیە بکە ئەمە ڕاستیە شتێکی تریش کە لەسەر ئیسرائیل بە بیزین ئەوەیە ئەگەر لە ڕابردووشە بە هەر جۆرێک باسی دیموکراسی کرابێ لە ئیسرائیلە لە ساڵی 2010ەوە بەڕسمی لەسەر کاغەز شتێکە پێوتری یاسا یاخود یاسای بنەڕەتی لەلایەن کەنیستەوە بڕیاری لەسەردراوە کە لە 2024 پێما بێ لە مانگی جەنیوەریا بوو تەنانەت دادگای بڵین تەمیزی ئەوێ دادگای ئەوانە هەموو تانەکانی سەر ئەو یاسایەشی ڕەت کردەوە بەپێی ئەم یاسایە دەوڵەتی ئیسرائیل دەوڵەتێکی قەومی شەعبی یەهودە یعنی دەوڵەتێکی ناسیۆنالیستی خەڵکی جووە بەم معنایە تەواوی هەر عەرەبێک لەوێن تەواوی هەموو ئەوانی کە موسڵمانن لەوێن مەسیحین لەوێن یاچین لەوێن و ئەمانە لە دەوڵەتێکی لەم بابەتەیە پلەدون ئەمە دەوڵەتێکی ئاپارتایدیە ئەم دەوڵەتە ناتوانێت دەوڵەتێکی ئەمڕۆیی ئەم سەردەمەیە وەکو چۆن سعودی ناتوانێت ئاوا بێ ئەمە مەسەلەن تۆ بۆ نمونە ئێستا یەکێک لە چارەسەرەکانەوە بێت دەوڵەتێکی وەکو سعودی دروست بێ و دیوی دووەمیشی ئەوەیە تۆ دەوڵەتێک لێرە بۆ یەهودیەکان بەم معنایە دروستەکەی توانە دەوڵەتەکەی تریکە داوایەکەی دروست ببێ ئەوانە دەوڵەتی حەماس و بڵین ڕێکخراوی ئازادی خوازی فەڵەستینن کە فاسدن هەتاکو مۆخی ئێسقان یعنی تۆ داوای دروستبوونی دوو دەوڵەتی ناسیۆنالیستی تونندڕەوی دوژمن بە یەک و بە ئایدۆلۆژیای فاشستی وەکی لە فەڵەستین ئەمە چ چارەسەرێکی ئینسانی و ئازادی خوازانەیە بە معنایەکی تر ئەوەی کە ئێمە لە ئیسرائیلە ئەیبینن و ئەوانە پرۆژەیەکە لە بنەماوە بەم جۆرە هاتووە بۆیە ئەمەی لێکەوتوتەوە و شتێکی تریژ ئەوەیە ئەم دەوڵەتی ئیسرائیلە لە بناغەوە کە دروست بووە بەبێ شەڕ ناتوانێ بژی یەکەم شتی لەبەرەوەی ئەو سەنعەتی دروستکردنی نەتەوەیە لەسەر ئەساسی دین سەنعەتێکی پوچە نەتەوە لەسەر ئەساسی ئاین دروست نابێ نەتەوە لەسەر ئەساسی ئاین تۆ پارچۆپیز لێرە بینیتەوە لە ئەفریقیا و لە یەمەنەوە و لە مەغریبەوە و لە رووسیاوە و لە ئەمریکا و لە بەریتانیا و خەڵک بینی کۆیتەوە چی وڵا هەمیان باوەڕیان بەم کتێبە هەیە کە عمری 3000 ساڵە هەرچی حرفێکی تیا هەمووی ڕاستە و ئەنوا عشقات چیرۆکی ناشرین و پیسی تیا ئەمانە لە دەوری ئەمە نەتەوە دروستکێت و کۆبێتەوە ناکرێت وواقعی دەوەیە ئەم دەوڵەتێکە ئێستا لە ئیسرائیلا دروست بووە ئەم خەڵکی کە پێکەوە نراون و ئەوانە بەبێ ئەوەی کە شەڕێک و دژمنێکی دەرەکیان هەبێ ئەوانە توانایان نییە پارێزگاری لە خۆیان بکەن و خۆیان بێنڵەوە وەکو دەوڵەتێک وەکو میلەتێکاک و وەکو ئەوەی پێوترێ نیشن یعنی ئەساسی دروستبوونی نەتەوەی یەهود دژمنایەتی کردنی خەڵکی دەوروبەرێتی بۆ نەتەوەی یەهود بۆ ئیسرائیل ئەمە بنەمای ڕۆژە لە ڕۆژار کە ئەمە تەواوێ کاتی خۆی سادا داوایە و تا کام دێ بدت بۆ کردو بۆ ئاشتەبیتۆ دوتی دەوڵەتی ئیسرائیل بە شەڕەشی شەڕەکەی لێ سێنینەوە ئەمە ئەو چەکەیەکە و خۆی پێپارێزێ ئەم چەکەی لێ زەوتەکەینەوەوانە بزانین چۆن نتوانێت ئیدامە بەخۆی بە و ئەمە حەقیقەتە ئەمە ڕاستیە شتێک نییە بە ناوی نەتەوەی ئیسرائیل شتێک نییە بە ناوی کۆمەڵگایەکی متەجانیس و پێکەوە ئینوانە نەتەوە خۆی وە گوتم من هەر
سەنعەتێکی پیسە، بەڵام تۆ لەسەر ئەساسی دین و هەوێنەکەی و هەویرەکەت دین و بیر و بۆچوونی دینی و ئەوانە بێ، ئیتر ئەمە شتێکی زۆر عەجباتی و سیر دەرەچێت. لەلا شتێکی تر لەوانەیە کە ئیسرائیلەکە زۆر کە زەمە نازانێ لە یاساکانی ئیسرائیلە یاسایەکی بنەڕەتی نییە لە ئیسرائیل بڵێن سنوورەکەی لەکوێ. سنووری دەوڵەتی ئەوەی کە پێوتە دەوڵەتی ئیسرائیل تا ئێستا دیاری نەکراوە و بەشێکی ئەمە بۆ ئەوەیە کە دایمە و دەرەم فراوان بێتەوە، بڕوا ئەرز داگیر بکە، زەوی داگیر بکە. ئەو خەونەی ئیسرائیلی گەورە کە لە نیلەوە هەتاکو فورات و ئەمانە ئەم خەونە بۆ نەوە ئینەکانی تازە بکەنەوە لە دەوری ئەم خەونە ئەو نەتەوەی و ئەو کۆمەڵگای کە ئەیانوێ هەبێت لێرە لە سەپی خۆی بیڵەوە. ئەمە حقیقەتی ئەم کیانەیە و بەم پێم وایە کاتی ئەوە هاتووە کە کەسانی کۆمونیست و چەپوانە بەگشتی لە بیرۆکە و لە ئایدیای دوو دەوڵەت و ئەوانە خۆیان دەرباس بکەن. معلومە کە کەمپین لە دژی ناکرێ وەختێکە بوو بە شتێک هاتە پێشەوە ئەوانە و بوو بە مەسەلەیەکە لە بری ئەوەی شەڕ بکرێت و ئەوانە دوو دەوڵەت دروست بێ، بەڵام ئەمە نابێ بەو خواستێک کە تۆ داوای بکەیت و پێ دوابێت چارەسەری کێشەکانەکە. ئەبێ خۆی لەمە دوور بخاتەوە و دووبارە ئەوە بڵێمەوە کە بە بڕوای من لە دۆخێکی وەکو ئەمڕۆی دنیاە ئەو کۆمونیستانی کە تا ئێستا خۆیان دوورگرتووە لە جوڵانەوە و لە ناڕەزایەکانی ئەوروپا و دنیاە بۆ مەسەلەی فەڵەستین هەڵەیەکی کوشندەی زۆر گەورە ئەکەن و ئەمە لە ڕاستی پێوانێکی مۆراڵیە، هەرتەنها پێوانێکی سیاسی نییە بۆ ڕادەی وەفاداری ئەو خەڵکە بە ئامانجە ئازادی خوازەکەن. من نازانم کۆمونیستێک 2 ساڵی ڕێکە هەموو ڕۆژێک مناڵ ئەکوژێ لەو غەزە و لەو ناوچەیە بەبێ تاوان بەبێ ئەوەی بزانێ بۆ لە یەک خۆ پیشاندانە بەشداری نەکردووە تا ئێستا چۆنی ئەتوانێت وەڵام بداتەوە بۆچی. لەبەرەوەی عەلەمی حەماسی لێ ڕاز ناکەیت، عەلەمی حەماس لێوێ هەڵ ناکرێت، عەلەمی ئیسلامی سیاسی لێ ئەنواع و ئەشکال عەلەمی تایە ئەوانەمە چۆن لەژێر ئاڵایەکەوە کە قوبوڵت نییە. ئاڵایە هەڵگرەکە ئاڵای خۆتە، بەشداری تیاکە لەو جوڵانەوانەیە هەبە و ئەگەرنی دەبێت وەڵام دەیتەوە بۆ نیت، بۆچی دەور نابینی، بۆ ڕۆڵ نابینی، بۆ دەرناکەوی، بۆ بە یەکێک لە بوارەکانی دەرخستنی خۆت و پەیوەندیکردن بە جوڵانەوەی چەپی دنیاوە سەیری ناکەیت. و کۆمونیستەکانی کوردستانیش بەڕاستی بێ وەڵام بدەنەوە کەیە بێ ئەو ڕۆژە کە لە یەکێک لە شەقامەکانی سلێمانی یا هەولێرا ببینین کۆمەڵێک چەپکۆ بوونەتەوە ئەڵێن کوشتاری خەڵکی مەدەنی لە غەزە ڕاگرن، باسی چارەسەری کێشەی فەڵەستین و مەسەلەی دەوڵەتی سەربەخۆی فەڵەستین و دژایەتی کردنی ئیسرائیل و ئەوانە کە ئەگەر ممکن نیە و ناتوان و ناوێرن لەبەر یەشێتی و پارتیوانە بیڵێن. بەڵام ئەم قسەیە ئەم دروشمە ئەم لافتەیە لە یەکێک لە دیوارەکانی شاری سلێمانی هەڵەواسێ بە ناوی حیزبێک لە حیزبە کۆمونیستەکانەوە، ئەگەر ئەمە ناکرێ بۆ ناکرێ وەکەی بەتەمان بیکەن. بە بڕوای من ئەم دۆخەی کە ئێستا فەڵەستین پێچی هێناوە، مەسەلەی فەڵەستین پێچی هێناوە، ئەوانە ئیمتیحانێکی زۆر جددی و قورسە و لە هەمان کاتە بوارێکە بۆ دەرخستنی ئینسان دۆستی و ئازادی خوازی لە دنیاە. کەسانێکە لە ڕێزی جوڵانەوەی دژی کوشتاری خەڵکی سیڤیل لە غەزەیە ئامادەیان نییە، بە بڕای من هەڵەیەکی کوشندە و مێژوویەکەن لە مێژووی سیاسی خۆیانە. بۆ کۆتایی پێبێنم ئایا ئەکرێ ئەم چارەسەری کە ترامپ هێناوێتی کۆتایی بەم کێشەیە بێنێ؟ بە بڕای من نەخێر، ئەم کێشەیە کۆتایی پێنایێنێ، ممکنە بخاوی کاتەوە بۆ ماوەیەکی دیاری کرا و بۆ ماوەیەکی کورت، بەڵام هەرگیز ناتوانێت وەڵام دەرەوە بێ بەوە و هەر ئێستا لە ڕۆژەکانی ئەوڵەوە فەشەلی هێناوە. زۆرتر ترامپ وەکو کەسێک کە لە کەسایەتی سیمۆنە چێ لە ئەوانەی کە بڵین شارەزان یاخود دیویانە وەختی خۆی شانۆگەری بوو ناوی پیسکەی تەڕپیر بوو، نازانم بە کوردی کەساتێکە ناوی چێ، بەڵام ئەو شانۆگەری هینە پیسکەیە کە شانۆگەری مۆلێرە و بە فەڕەنسی نووسیەتی شخصیەتێکی یا ناوی سیمۆنە، نێوەنجیگەرێکە کە زۆر ئینسانێکی بێمۆراڵە و کەسێکە بە معنای کەلیمە لە هەموو بەهایشی
ئەخلاقی و مۆراڵی داتەچیوە و تەنها مەرامی کۆکردنەوەی ئیمکانات و پارێ و خەڵەتاندنی ئەوە ترامپ وەسیتێکە زۆرتر نمونەیەکی لەو کەسایەتیە لەو شخصیەتی ئەنوێنێ و زۆرتر بۆ ئەوەی بوو کە لەم دەیمانە یاخود ڕۆژی هەینی خەڵاتی نۆبل بۆ ئاشتی تەوزی ئەکرێوانەیەوێ خەڵاتەکەی پێ بدەن بۆی ئەم مەسلەی هێناوەتە پێشەوە وەڵام لە ئەوەڵی ڕۆژەکانی شەوە دەستی کرد باڕەشە و گوڕەشە و حەماسە بێ وا بکە وانەکە و 72 ساعتم داناوانە تقریبەن هەموو شتانە هەڵوەشاوەتەوە و ئیسرائیل و ناتانیاهۆ و ئەم دام و دەستگای کە ئێستا لە ئیسرائیل حاکمن دیارە ئەگەری ئەوە هەیە پاشەکشە بکەن لە بەرامبەر جوڵانوێکە کە لە دنیای بەڕێکەوتووە و ئەو هەوڵانی ترامپیش بەشێک خۆی پاشەکشەیە لە بەرامبەر ئەو جوڵانەوەیە کە وای لێ کردووە تەنانەت حیزبی کۆماری لە ئەمریکاش متەڕەدید بێ لەوەی کەوا پشتیوانی لە ئیسرائیل کاتا سەر بەرەنجامی ئەوەیە ئەکرێت لە بەرامبەر ئەمەیە پاشەکشە بکەن و وازی بێن بەڵام مەرامی ئەوان درێژەدانی ئەم دۆخەیە و کردنی خۆرهەڵاتی ناوەڕاستە بە جۆلانگای دەوڵەتی ئیسرائیل و بە جێگایەک بۆ ئیمبراتۆریەتی ئیسرائیل بە جۆرێکە نفوزی لە تەواوی دەوڵەتەکانی ناوچەکەیە هەبێەوە هیچ شتێک لە خۆرهەڵاتی ناوەڕاستە بەبێ ئەمر و بەبێ فەرمانی ئیسرائیل بەڕێوە نەچێت تاقە هێزی ناوچەکە بێوە تەواوی ئەو هێزانی کە لە ناوچەکەیە هەیە هەموو کۆتوبەند بکە سەرنجام کە لە بچەکردنی دەوڵەتە کۆنەپەرستەکان و کۆنەپەرستەکان نییە کە لە بچەکردنی دەستی شەرع و دام و دەستگا و دەستە و دایرەکەی نییە وەگرا شەرعێت پێدانێتی وەکو بڵێن جۆلانی لە سووریای ئەمڕۆ بە پشتیوانی ئیسرائیل خەریکە توانێت بمێنێتەوە و بە چاو نوقاندنی ئیسرائیل دەتوانێت بمێنێتەوە و هەر بە فرسەتێکە ئیسرائیل بۆی هەڵخست و بۆی دروست کرد و ئەوانە توانیوە تێسەر لە دەسەڵاتدا بێ باڵادەستی ئیسرائیل باڵادەستی سعودیە و ئەو نمونە دزیەوەیە لە بەڕێوەبردننی کۆمەلگا تۆ بۆ نمونە لە وڵاتیشی وەکو ئیماراتە ئەوەی کرێکارە هاوڵاتی نێەوەی هاوڵاتیە کرێکار نییە ینی کارگەر لە ئیماراتە ناتوانانی هاوڵاتی بێت هاوڵاتی تەنهاوانن کە پارە و پولیان هەیە ئەمەیە و سیستەمێکە لە ئیماراتە هەیە و سیستەمی کەفیلە لە سعودیا هەیە کە هیچ مافێک بۆ کارگەرێکی زەحمەت چێشکە بەرهەم دێنێت و ئەوانە ڕەوان نابینێ و چینەکان هەر بە تەنها پارە نییە تەنانەت موقعەتی کۆمەڵایەتیشان بە جۆرێک لە یەکتر جیاکراوەتەوە کە هەرەمێکی کۆمەڵایەتی دروست بووە ئیسرائیل ئەوێ پارێزگاری لەم پلەبەندی ئینسان کە و ئەوێ دۆخی خۆرهەڵاتی ناوەڕاست لە هەموو هەڕەشەیەکی هێزە ناڕازیەکان هێزە ئازادی خوازەکان چی بڵێم دیموکراتی خوازەکان ئاشتی خوازەکان لە هەموو ئەم مەترسی ئەم هێزانە دوور خاتەوە و هەموو کۆنەپەرستەکانی ناوچەکە بە جۆرێک بەهێزکە کە دەسەڵاتیان تا ماوەیەکی دوور و درێژتر تا ماوەیەکی بڵین نەزانرا و درێژە پێ بدەن بەبێ ئەوەی کە خەڵک بتوانێ و بوێرێ لە بەرامبەریانە دەنگ بەرزکاتەوە ئەمە ئەو ئەلتەرناتیوەیە کە ئیسرائیل بۆ خۆرهەڵاتی ناوەڕاستی هەیە و ئەم پرۆژەیەشی کە ترامپ هێناوێتی و پرۆژەی ئەم ئاشتێکە ترامپ هێناوێتی بۆ دەستخستن و جێخستنی ئەم ئەلتەرناتیڤەیە کە دیار نییە کە بتوانێت سەرکەوتن بەدەست بێنێ لەبەرەوەی جوڵانەوەی ئازادی خوازی دنیا و پشتیوانی کردن لە خەڵکی فەڵەستین ئەمە جوڵانەوەیکی فراوان و بەربڵاوە کە ئەگەری ئەوە هەیە کە ئەم پرۆژەیە هەر لە ڕۆژەکانی سەرەتاوە پوچەڵ بکاتەوە و ئەلتەرناتیڤێک لە بەردەمی ئیسرائیلانە هێڵێتەوە جگەلەوەی کە درێژە بە شەڕ و کوشتاری باکەوەش دووبارە ئەتوانێت بێتەوە بەهۆی پەراوێز کەوتنی زیاتری ئیسرائیل منعزل بوونی زیاتری ئیسرائیل و بڵین کەوتنە ژێرفشاری زۆرتری ئەم دەوڵەتە کۆنەپەرست و ئەپارتایدیە بەرحاڵ باری سەرنجی من بوو لە
سەبارەت بە 7 ئۆکتۆبەر و کێشەی فەڵەستین و دۆخێکە لە خۆرهەڵاتی ناوەڕاست و لە دنیای پێکهاتووە بە ئومێدیەوەی هاوڕێیانێک ئەگەر نەزەرێکی پێچوانە و جیاوازیان هەیە دوای بینینی ئەم ڤیدیۆ دەتوانن لە کۆمنتەکانە بۆم بنووسن و من دیارە حتمەن ئەم باسانێکە لێرا کردم بەم نزیکانەوەکو نووسراوێکیش وەکو بۆ چوونەکانی خۆم بڵاوێنەکەمەوە. زۆر سپاس بۆ سەرجەم ئەو هاوڕێیانەی کە بینەر بوون و متابعەیان بەرنامەیان کرد تاکو دیدارێکی تر و بەرنامەیەکی تر و باس و بابەتێکی تر هەموو ئێوەی ئازیز بە شادی و کامەرانی سپێرم لە هەر شوێنەکەن ڕۆژتانیان شەوتان خۆش شاد و کامەران.